هەندی پیران و فرموودەی ژیران. چی دەری ئەخا شێخ ڕاستە یالار کردەی خێزان و خزم و کەسوکار شێر برسی نەبێ ناگرێنێ چیر نامەردی ناکا وەکو گورجی پیر شێر بمخوا باشە لە هەردوو لە چۆڵ نەک بم بەزێنێ ڕێویە گەڕۆڵ شێر بە تۆپی ویش هێشتا سام ناکە جەسەی زۆرداریش هەروایە کاکە ئەگەر شێر لەسەر ڕێوی کاتەوە جوابی پڵنگ و گورگ ناداتەوە شێر پەنایهانی مەچۆرە ڕاوی پەنای پێ نەدەی پەست و ناپیاوی ڕەسمی دنیایە و یاسا بەربادە شێر ئەسیر ئەبێ و ڕێوی ئازادە شێر لە پاش ڕاو و گێرە و کێشەی خۆی ئەگەڕێتەوە بەناو بێشەی خۆی شێر بوو بە سەرۆک تۆ بووی بە نۆکەر ناچار ڕاوەستی بەدەست و نەزەر شێر لێ بکەوێ و هێزی نەمێنێ ڕێوی ترسنۆک چاوی دەردێنێ ئەگەر شێر لەسەر ڕێوی بێتە جواب هەر ژەمێ گورگێ ئەکا بە کەباب ئەگەر شێر لەسەر ڕێوی کاتەوە جوابی پڵنجی دڕ ناداتەوە شێر بمرێ باشە نەوەکا ڕێوی ببێ بە گەورە و فەرماندە و خێوی لە کێو و بێشە شێر ئەگەر شێر بێ فەرقی بۆ نییە مێبێ یا نێر بێ بۆ خەڵەتادن هات بەلایەوە چەند شێر و ڕێوی بۆ هێنایەوە بۆ شێر ناخورێ پاشخوانی ڕێوی ئەگەر لە برسا بمرێ لە کێوی شێر برسی نەبێ ناحەق ڕاو ناکە نێچیری فەقیر تووشی داو ناکە شێران بەتەنیا ئەگەڕێن لە شەو خوب دەلەوەڕێن بە جووتە و ڕەو شێر تووڕە و دڕە پەتیش لۆ بڕە دیارە ئەقەومێ بەم کوت و پڕە شێر دەرفەتێکی ناڕوا بەبێ خێر هەر بۆیە ناوی دەرکردووە بە شێر شێر کە پەلامار بۆ نێشیرەبات تەماشای لە ڕێو قەڵەوی ناکات بۆ ئازایەتی بەناوبانگە شێر هەڵدێ لە ترسی قوقەی کەڵە شێر شێرت ئەسیر کرد با بیرت ببێ گوڵمێخێ قەوی و زنجیرت ببێ شێر دەستی نەڕوا خوێڕی و بێخێرە ڕێوی دەستی چوو سوڵتانی شێرە شێرێکی شەل و گۆج و بێدەماغ هێشتا باشترە لە سەد ڕێوی ساغ شێری لە قوڕدا بەگیرهێناوە هەلگرنگە لای هەتاکو ماوە لە دەر ڕێویە و لە ماڵا شێرە چون ترسنووەکە و بە کەس نوێرە بێدەسەڵاتە شێری ناو قەفەس پێستی ئەکەنێ ڕێوی یەک نەفەس لەم سەفەرەدا ڕێویت یا شێری ڕێویت بی کزی شێری دلێری شێریش نیازی ئەبێ بە ڕێوی مرۆڤیش وایە نەک دەعبای کێوی شێر لە تەغاری ئاسک ناترسێ زۆردار لە کز و بێهێز ناپرسێ شێرە بەفرینەن هەندێ لە پێش چاو مەترسن ڕۆژگار ئەیان کا بە ئاو سپێدە FM 106.3